تۆ چۆن ئەو کاتە نسیحەتی خەڵکیەکەی کاتێککە بەهێز بن کاتێککە کچان متمانەیان بخۆیان بێ ئەبێ ئەو جارە لە خۆتا بە تەواتی ڕنگ باتەوە کاتێککە لە خۆتا ڕەنگیایەوە هەر ینی دڵنیا بن کچان کە ئێوە کە لێرە دانیشتون هەر شتێک کە بەسەر خۆتا بێ و تۆ بۆ پەڕی بڕوا بەخۆبوونەوە ڕوبەڕووی بیتەوە سبێنێ کە قسەت بۆ خەڵک کرد لەو بوارەیە زۆر بەهێزەوە قسە ئەەکەیت تاقیتان نەکردەوە کەوا بێ شتێک بەسەرتانە هاتبێ بەڵام تۆ بۆ پەڕی متمانەوە ڕوبەڕووی ئەو شتە بوو بیتەوە بەبێ ترس و بەبێ لەرز و بەبێ شڵەژان دواتر کە ئەمە بۆ یەکێکی باسەکەی یاخۆ نەسیحەتێکی ترەکەی بۆ پەڕی متمانەوە بۆ پەڕی بەهێزیەوە باسیەکەی چکە ئەڵی من خۆم بەسەرما هاتووە کەواتە ئەبێ وابی ئەبێ بەم شێوازەبی ئەمەوە دەیەکا متمانێکی زیاترە پێبەخشێ بڕوا بەخۆبوونێکی زیاترە پێبەخشێ دڵنیام تۆشکەوا بیت تۆشکەوا بیت چکە کە تۆ ئەمە تێپەڕێنی ئەم بابەتە تێپەڕێنی بەهێز و بە متمانەوە تێپەڕێنی دواتر ئەبی بە نمونە بۆ چەندین کەسی تر ئەشبی بە نمونەیە کە تۆ بتوانی نسیحەتی چەندین کچانی تر بکەی لە زانکۆیە کە ئیتر بۆ مافەکانی خۆیان ئازابن مەڵێ ئەترسم و مەڵێ ئاخرت دەسەڵاتی هەیە بە سەرما و دەرم ناچێنێ ناتوانێت دەرە نەچێنێ جا لەبەرەوە ئازاب و تۆ سعی خۆت بکە تۆ وەڵامی باشی خۆت بەرەوە لە تاقیکردنەوەکانە بە هیچ شوەیە کە ناتوانێت دەرە نەچێنێ لەبەرەوە هیچ پێویست بۆ ترس و دڵەڕاوکیە ناکات ئێوە چیتان هەیە بۆی فەرموو خاتونگیان مایکەکەش زۆر نزیک بگرە سڵاو خاتون تا دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم بەخێر سەبارەت بە خوێندکاران لە پەیمانگە و زانگۆکانە چۆن کچان پێویستە ئاگاداری خۆیان بن ئەوەش پێویستە کە کەسانێک دایک و باوک بە کوڕەکانیان یاخود بە پیاوەکانیان ئاگادارکردنەوەنێک کە ئافرەتیش دایکتە خوشکتە خێزانتە کچتە پێویستە ئاگاداری بیت نەوەک ئازێتی بیت و هەڕەشەی لێ بگەیت لەبەرەوەی ئەو شتە بەسەر خۆتا بێت زۆر قورسە کە تۆ وەرەجێ ئەو چ هەستێکە بێت ڕاستی پێویستە هۆشیار بن پیاوە لەم هەستەیە زۆر سپاس دەست خۆش تۆش خۆش بێت سەرکەوتوبی کەسی ترتان شتێکی هەیە بۆمان بڵێ شتان یەخ کچان باشە تەڵانەکۆم خاتونە عەزیزە ژووتی چەندێک ئەم کچە جوانی کە ئێستا هاتوۆتە ئێرە و باسی خۆی ئەکا و چەند ئێمە کە پێڵین بەهێز بۆ متمانەت بەخۆت هەبێ کە ئەمە شتێکی زۆر باشە بۆ کچانمان بەڵام لەگەڵ ئەوشە ینی بۆ مامۆستایان بۆ ئەو کەسانی کە هەست بە بەرپرسیارەتیەکەکەن بۆ کەسانی کە کۆمەڵی کەسیان لەبەردەسایە کە مەسئولیەتێکیان لە سەرشانە ینی پێویستەکە لە ئاستی ئەو مەسئولیەتەیە بن کە لە سەرشانیانە کە باسی مامۆستایەکە کە مامۆستا ناوی زۆر گەورەیە یاکێکە لە کەسایەتە زۆر پیرۆزەکان کە لە هەموو گەلوونەتەوەیەکە مامۆستایەکێک بۆ لە کەسایەتە زۆر پیرۆزەکان جا لەبەرەوە ئەبێت لە ئاستی ئەو بەرپرسیارەتەیە بێت کە لە سەرشانێتی کاڵین لە ئاستی ئەو بەرپرسیارەتەیە بێت نابێ بۆ نمونە لەگەڵ تەلەبەیەکی خۆی لەگەڵ خاتوونێک بەم شێوازە مامەڵە بکە کە زۆر بێ بەرپرسانەیە جا لەبەرەوە هیوادارم کە مامۆستایانیش لە ئاستی ئەو بەرپرسیارەتەیە بن و ئەو کچانی کە لە بەردەستیانایە ئەو خوێندکارانی کە لە بەردەستیانە وەکو کوڕکچی خۆیان سێری بکەن ئەبێ وەکو کوڕکچی خۆت سەیری بکەیت چکە ئەگەر وانەکەی ناتوانانی مهنەی مامۆستایەتی بکەیت ناتوانانی ئەو پیشە بەرز و پیرۆزە بکەیت وەکو کچی خۆت سەیریکە وەکو کوڕی خۆت سەیریکە داوای پەیوەندیەکەت لێ کردووە کاتێککە ڕازینە بۆ پەیوەندی ئەبێ ڕێزی لێ بگری ڕێز لەوە بگری ئەسڵەن پێشت خۆش بێ کە خوێندکارێکت هەیە ئاوە بەسەر بەرزانە هاتووە دەوامی خۆیەکە و ملکەج نابێ بۆ ئەوەی هیچ شتێکی کە هەڵخەڵەتاندنێک یا هیچ قسە و قسەیەکت لە لای تۆ بتەوێ ژن بێنی بەسەر ژنەکەی خۆتە